پاش ماوەی ڕووداوێکی ئاگرکەوتنەوەیە. ئەوان کرێکاری بیانین کە ساڵانێکە لە هەرێمی کوردستان کار دەکەن. یەکێک لە هاوڕێکانیان بەهۆی ئاگرکەوتنەوە لەم مزگەوتە بریندار بووە. برادەرەکە تازە هاتی بوو سێ مانگەوەی ئاگرکە لێرە بوون برادەرێ لێرەی بوو ئەگەر هەموو تامەشکەوە هەمووشتی زۆر تێکسووا بوو. بەرزبوونەوەی پلەکانی گەرما و پابەند نەبوون بە ڕێنماییەکانی بەرگری شارستانی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوەی لە هەولێر زیاتر کردووە. قایمقامی هەولێر دەڵێت چەندین شوێنمان سزادا و ئەوانەی پابەند نەبن سزای زیاتریان دەدەین. سزادان دەستی پێکردووە لیژنەکانی بەرگری شارستانی یاخود ئەو لیژنە هاوبەشانەی کە لە قایمقامیەتەکان دروست کراوە سەردانی هەموو بازاڕەکان دەکەن. ئەو کەم و کوڕیانەی هەیە دەبی چارەسەری بکەن. پێداویستیەکانی ئاگرکوژانەوە دەبی دابین بکرێتن لەو شوێنانە. هەموو ئەو مەرجانەی کە هەیە لە سەریان جێبەجێ دەکرێتن. ئێمە ڕۆژانە بەلیست بۆمان دێتن. لا چەند ڕۆژی ڕابردوو مۆڵێک و مۆبیلیاتێک و بەنزینخانە و چەند شوێنێکی تر سووتان. دوجار لە ڕووداوی ئاگرکەوتنەوە لە مزگەوتێک لە هەولێر 4 کەس بریندار دەبێت. پلەی گەرمی بەرزە دەبێت بزانین چۆن هەڵسوکەوت لەگەڵ مادە سوتەمەنیەکان و ئەو مادانە دەکەن کە خێرا گرگرتوون لەبەرەوەی بەرزی پلەی گەرمی هۆکارێکی سەرچێکەوا دەکات ئاگرکەوتنەوە و ڕووداوی ناخۆش ڕوو بدەن. لەم ساڵ لە هەولێر زۆرترین ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە تۆمارکراون کە زیانێکی زۆری مادی لێکەوتوتەوە. بۆ پێشگیری لەم ڕووداوانەش لەسەر ئاستی پارێزگای هەولێر لێژنەیەک پێکێنرا و چاودێری شوێنە گشتیەکان دەکاتن و مەرجەکانیان پێ جێبەجێ دەکات. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.